اسماعیلی ئەوەیە پێشکەشی دەکەین هیوادارین بڵێنی ئەرێ یاران خوددا دەیزانێ چەند شەو گریاوم ئەرێ یاران خوددا دەیزانێ چەند شەو گریاوم نەمەی خۆرم نەهلی مەیخانەمە نازانم من لەبەرچی لێرە وەستاوم ئەیا وارەی ئەیا وارەی هاوارەی ئەرێ یاران جوانێک دڵی بردم مەر بەلاوی پیری کردم مەی نۆژ نەبووم تووشی مەیخاونەی کردم فێری بادە و سەرمەستی کردم هاوار هاوار هاوارەی ئەرێ نەمەی خۆرم ناهلی مەیخاونەمە یاران 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 بیلایم شەو نازانم بەداوی کچە کوردێک سەر و سەرمەستانەمە یاوارایی ئامان ئەمان ئامانەی ئەیا وارەی ئەیا وارەی غەریبم هاوارم و بەردارچی ڕەشماڵە دەبینم چیز و کاڵە لە بەردارچی ڕەشماڵە دەبینم چیز و کاڵە دڵم دەمایە بەتاڵە مەزدەکەن وردە خاڵە ئای وەرە دەردم چارەکە سەد خۆزگەم بە پارەکە ئارێ بوونایە مەزدەکەن وردە خاڵە دڵەکەم بەتاڵە ئای وەرە دەردم چارەکە سەد خۆزگەم بە پارەکە ئارێ بوونایە پێنج و دوو ڕۆژە جوانێ دەڕێتۆ ڕاوانێمە ئەرێ پێنج و دوو ڕۆژە وەڵایە تۆ ڕاوانێمە ئەرێ یەکایە تووراوی هەنێ حەفشەکانێمە ئای وەرە دەردم چارەکە سەد خۆ